بیرکاری پۆلی پێنجەمی بناڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لە پەڕە 147. بەهای خانەیی و دابەش بوون ئەوەی دێت چەند ڕێگایەکی ترە بۆ نووسینی کەرت لە شێوەی ژمارەی دەیی یان نووسینی ژمارەی دەیی لەسەر شێوەی کەرت. لە ژمارەی دەییەوە بیگۆڕە بۆ کەرت. ژمارە دەیەکە چییە؟ 0 و 24 لەو کتێبەی کوڕ ڕوون دەکەنەوە. بەداخەوە ڕوونکردنەوەکە بەداخەوە چونکە ڕوونکردنەوەکە باشە، بەڵام ناولێنانی ڕەنووسی یەکەم و ڕەنووسی دووەم شتێکی زۆر باش نییە. لێرە نووسیتیان ڕەنووسی یەکەم لە لای ڕاست، ئەوە مەبەستیان ئەو چارەیە، بەڵام باشتر وایە ئەوها باسی ڕەنووسی یەکەم و دووەم نەکەین چونکە زۆر جار تێکەڵ دەبی. باشترە باسی ئەوەی بکەین لە لای ڕاستی فاریزە چەند ڕەنووس هەیە. ئەگەر لە لای ڕاستی فاریزە 2 ڕەنووسە بوو کەواتە ژمارەکانی هەیتم 24 تەنیا دابەشی سەدی بکەم کەرتەکەم بەدەست دێ. ئەوە ئاسانترین ڕێیە لۆ ئەوەی گۆڕینی کرد ژمارەی دەیی لۆ کرد. دەژمێرم چەند ڕەنووسم هەیە لە ڕاستی فاریزە، 2 دانەیە کەواتە دابەشی سەدی دەکەم. ئەگەر 1 دانە بوو دابەشی دەی دەکەم. ئەو ژمارەی کە لێرە هەما بێگومان ئەو سفر و فاریزەی لا دەبەم. ئەمن لە زۆر لەوانەکانی پۆلەکانی دیش پۆلی 4 پۆلی 6 پۆلی 5 ڕەنگە نازانم باسی گۆڕینی کەرتم کردیە. ئەگەر لێرە بۆ وێنە ئەتوو لە گەیشت بیە لاپەڕە 160 و 150 و نازانم چ دەتوانی تەمەشای ئەوانەکانی پۆلی 6 بکەیت، چونکە ئەمن جارێ نەگەیشتیمەی پۆلی 5 ناتوانمە من ئەوها بە خێرا بەداخەوە هەمووانەکان چاکەم، چونکە ئەمن هەز دەکەم لە کاتی دروستکردنی وانە پۆلەکان زۆر بە یەک دەچن، کەواتە ئەمن زۆر وانم دروستکردە لەسەر گۆڕینی کەرت و ژمارەی دەی دەتوانی بگەڕێەوە بۆ وێنە ئەوانەکانی پۆلی 4 یان پۆلی 6 بە تایبەتی پۆلی 6 کە لەسەر ئەو بابەتەیە ئەگەر هاتوو زیاترت خوێندبووی لە خوێندنگە و ئەمن هێشتان وانم دروست نەکردبی. ئەوە تەنیا تێبینی بوو. ئێستا تۆزێک باسی خانەی بکەم لێرە هەتا ڕوون ببیتەوە. ئەگەرە من ئەو ژمارەم هەبوو کو دەیخینمەوە، لێرە فاریزەم هەیە، 3 دابڕینم هەیە، دابڕینی یەکەکان، 2 دابڕینشم هەیە، دابڕینی هەزاران ژمارەکەی دەخینمەوە 14593 فاریزە 8706. ئەوە خینەوەکەم خیندەوە. ئێستا با خانەکان ناوی لێنێم. زۆر گرنگە خانە لە چەپی فاریزەیە یان لە ڕاستی فاریزەیە. ئەوە زۆر گرنگە. هەموو ئەو خانانەی لای چەپی فاریزەی ئەوها دەڕۆین هەتا بڕۆین لۆ لای چەپ خانەکە بەهای گەورە دەبی. بەڵام لێرە ئەوها ناڕۆین، لە پاش لە ڕاستی فاریزە ڕۆیشتنەکە ئاوهایە هەتا ئاسان بی ناو لێنانی خانەکان. واتە فاریزە وەکو دیوارەکە ئایا دەچینە چەپ یان دەچینە ڕاست. ئێستا با جارێ بچینە چەپ. یەکەم خانە ئەگەر ئەوەی ناوی لێنم یەکەم خانە لە چەپی فاریزە، یەکەم خانە نزیکی فاریزە یان ئەو خانەی دەکەویتە لای چەپی فاریزە یەکسەر، ئەوە هەمیشە ناوی خانەی یەکانە، وشەی یەکان. ئەوە تەواو. خانەکەی پاشی ئەوە خانە یەکانم زانێ بادە جیاتی ئەو هابمس ئەو خانە یەکان. ئەو خانەیە چەندە؟ خانەکەی پاشی ئەو لە لای چەپ لۆ بچمە لای چەپ خانەی دەیانە. ئەو 5 لە کامە خانەیە؟ خانەی سەدان. ئەو 4 لە کامە خانەیە؟ خانەی هەزاران.
ئەو یەکە لە کامە خانەیە؟ خانەی 10,000. کەوابوو ئەگەر ئەو خانەی ناولێنێم یەکان، ئەوەی ناولێنێم دەیان، ئەوەی ناولێنێم سەدان، ئەوەی ناوی هەزاران، ئەوەش ناوی 10,000. کەواتە 1 2 3 4 5. ئەگەر تەمەشاکەی خانەی یەکانە، بەڵام خانەی 2 ئەگەر 2 ئەوها بڕۆم ناوی لێنێم 2 دەیانە، خانەی 3 سەدانە، خانەی 4 هەزارانە و خانەی 5میش 10,000. لەبەر هەندێ باش نییە ناویان لێنێمی خانەی یەکەم و دووەم و سێم، چونکە ئەدی لەولایە بڕۆم ناوی کوی لێنێم. کەواتە ئەو ناولێنانە زۆر خراپە. خانەی یەکەمیان دێم، تەنیا باشتر وایە خانەی ڕاستی فاریزە یان چەپی فاریزە. ئەو جا ئەگەر ناویان لێنێم ئەوها ئەگەر وا بوادەبە ئەوە ناوی یەکان و خانەی 1 و خانەی 2 خانەی 3 و خانەی 4 بانەک، ئەوەی ئێرە ناوی خانەی 1 بە. لەبەر هەندێ ئەمە زۆر پێم باشنی ناولێنانی کتێبەکەی. ئێستا کە زانیم لای چەپ ناوەکانیان چییە، دێمە لای ڕاستی فاریزە. بە من ئەوە یەکەم خانەیە لە ڕاستی فاریزە، چونکە من ئەوها دەڕۆم، نەک ئەوە یەکەم خانەبی. ئەوە یەکەم خانەیە لە ڕاستەوە، نەک لە ڕاستی فاریزە، لە ڕاستەوە. بەڵام ئەوە یەکەمە لە ڕاستی فاریزە. ناوی چییە؟ بەداخەوە ئەوە ناوی خانەی بەش لە یەکان نییە، لەبەر هەندێک ئەم بە سۆری دروستم نەکردە. ئەو خانەیە ناوی بەش لە دەیانە، یەکسەر دەینە وەکو ئێرەیە، بەڵام وشەی بەشی لەگەڵە، بەش لە دە. دووەم لە لای ڕاستی فاریزە بەش لە 100. ئەو جا ئێرە ئەو سفرە بەش لە 1000. ئەو خانە ئەو شەشەش بەش لە 10,000. کەواتە 10 100 بەڵام وشەی بەش 1000 و 10,000. وشەی بەشیشیان لەگەڵە 10,000. ئەو جا ئێستا تەماشایان بکەینەوە خانەکانی لای چەپی فاریزە. خانە یەکان دەیان سەدان هەزاران 10,000. ڕاستی فاریزە ئەوها بڕۆین، یەکەم نزیکترینیان ڕاستی فاریزە، نزیکترین خانە ڕاستی فاریزە 8ەکەیە، خانەی بەش لە دەیانە، 7ەکە لە تەنیشتەویە، بەش لە سەدان، سفرەکە لە تەنیشتەویە، بەش لە هەزاران، وە شەشەکە بەش لە 10,000. و هەتا دوایێ هەتا ئەوها بڕۆین خانەکە بەهای گچکە دەبتەوە، بەڵام بەش لەیەکە پاش لە ژمارەکە گەورە دەبی. لێرەش هەتا بڕۆین ژمارەکە گەورە دەبی، چونکە بەش لە 10 گەورەترە لە بەش لە 100، بەڵام خانەی سەدان گەورەترە لە خانەی دەیان. کەواتە جیاوازیەکی زۆر هەیە لە وشەی بەش لە. ئەگەر من ئێستا تۆزە هێشتاش ڕوونکەمەوە هەتا لە بیرمان نەچی کووە، ئەگەر بێم لێرە ئەوها بنووسم لای ڕاستی فاریزە، دەچمە لای ڕاستی فاریزە، یەکەم خانە بەش لە 10، دووەم خانە بەش لە 100، سێم خانە بەش لە 1000 هەتا دوای. ئەم لێرە ئەو هەم ڕوون کردیتەوە لە لای ڕاستی فاریزە. 1 بەش لە 10، چونکە 1 سفری هەیە. دووەم خانە بەش لە 100، چونکە 2 سفری هەیە 100. و سێم خانە بەش لە 1000 هەتا هەڵەی نەکەم. ئەوە مەبەستم چییە؟ تەنیا مەبەستم ئەوانەیە لە لای ڕاستی فاریزە. بەداخەوە هەمان شت نییە لۆ ئەو خانانەی کە لە لای چەپی فاریزە. یەکەم خانە خانەی یەکانە، دووەم خانە خانەی دەیانە، کەواتە هەمان شت نییە. سێم خانە خانەی سەدانەوە، چوارم خانە هەزاران و پێنجەم خانە 10,000 و هەتا دوای. کەواتە یەکجار لەو ئاسانانە نییە بزانم ناوی خانەکان کوونە، بەڵام زۆر دەبی ڕاهێنانی بکەم
زۆر دەبی جێ بگرم و بەخۆم هەمیشە کە ژمارەکەم دیت بزانم فاریزە لە چێە، ڕاستی فاریزەی کاملایە، چەپی فاریزەی کاملایە. ڕاستی فاریزە واتە لە لای دەستی ڕاستی خۆت، چەپی فاریزش لە لای دەستی چەپی خۆت، هەمان شتە. ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکەی. لێرە نووسرایە چونکە ئەو چوارە خانەی بەش لە سەدانە کەواتە ئەتو 24 بینە دابەشی سەدی بکەن. ئەمنیش هەز دەکەم ئەو ڕوونکردنەوەیە ئاسان نییە، ئەمن ئەوها ڕوونی دەکەمەوە. ئەگەر ژمارەی دەیت دیت یەکسەر تەمەشاکە چەند خانەت هەیە، چەند ڕەنووست هەیە، 2 دانەت هەیە، کەواتە لێرە 2 سفری دانێ سەدی پاشان یەکەچی دانێ. ئەگەر 2 دانەت هەبوو دابەشی سەدیکە، ئەگەر 3 دانەت هەبوو دابەشی هەزاریکە، ئەگەر 1 دانەت هەبوو ژمارەکەی دابەشی دەیکە. ئەوە ژمارەی کەرتەکەت بەدەست دێ. لێرە ئەو جارەی ئەمن ژمارەی دەیم هەیە 2 بەش لە 5 دەمەوێ ببورن کەرتەکەم هەیە 2 بەش لە 5 دەمەوێ بیکەمە ژمارەی دەی. تەمەشای کەرتەکەی خۆم دەکەم، دەبینم 2 دابەشی 5ە. تەمەشا دەکەم 2 گچکەیە، 5ش گەورەیە. لە کاتی ئەوەی ئەمن بێم 2 دابەشی 5 بکەم دەبینم ناکرێ، کە نەکرا کە گچکەتر بوو سەرا لە ژێرا یەکسەر سفرەکی زیاد دەکەم، سفر و فاریزە چیش دادنێ. ئەوجا 20 دابەش 5 4 چەرجاران 5 20 تا کەواتە ئەو کەرتە بووە ئەو ژمارە دەیە 0 و 4. بەو شێوەی کەرتەکەی دەکەمە ژمارەی دەی. ئەوە هاوتانە. ئێستا ئەو ژمارەم هەیە، دەمەوێت لەسەر شێوەی کرد بینوسم، دەژمێرم چەند ڕەنووسم هەیە لە لای ڕاستی فاریز. 3 دانەم هەیە، 1 2 3 کەواتە یەکسەر 1 2 3. ئەوجە ژمارەکە ئێرە هەمووی دەنووسم، کارم بەو سفر و فاریزەی نییە، باڵام ئەوە زۆر گرنگە. ئێستا ڕوونی دەکەمەوە. ئەگەر هاتوو لێرە ژمارەکم هەبوو بۆ وێنە 7 هەبوو، ناچارم ئەو کات بینوسم، بەڵام فاریزەکەی نانووسم. بەڵام لێرە نیتم تەنیا سفرم هەیە، کەواتە تەنیا دەنووسم 5 7 3. چونکە گە بنووسم سفر و نەنووسم سفر ئەوەی ڕاستی بە هیچ کێشە نییە. بەڵام هیچ کات نابی فاریزەی بنووسم هەر هەڵەکی زۆر گەورەیە، کەواتە سفرەکەش پێ ناوێ بنووسم. ئێستا کەرتی 3 بەسەر 4 دەمەوێت بیکەمە ژمارەی دەی. دەچم 3 دەینم دابەشی 4 دەکەم، 3 دابەش 4 ناکرێ، سفر و فاریزە. 30 دابەش 4 7 7 4 28 30 28 لێ بڕوا 2 دیسان سفرەش کە زیاد دەکەم، 20 دابەش 4 5 کەواتە تەواو 5 4 20 دەکاتە یەکسان دەبی بە 0 و 75 بەش لە 100. ئەوە کەرتم کردە ژمارەی دەی 0 و 75. پاش ماوەک بەخۆم فێر دەبم کە نیو یەکسانە بە 0 و 5، 1 لەسەر 4 یەکسانە بە 0 و 25، 3 بەسەر 4 یەکسانە بە 0 و 75 و تا دوایی. ئێستا 5 لە 8 5 دەینم دابەشی 8 دەکەم، ناکرێ. 50 دابەش 8 6 6 جاران 8 48 50 48 لێ بڕوا 2 دەمینێتەوە. 20 دابەش 8 2 2 جاران 8 16 20 16 لێ بڕوا 4 سفرەش کە زیاد دەکەم 5 جاران 8 40 تەواو 0 و 625. ئەوەی ڕاستی بە پێویستی نەدەکرد ئەمن ئەوانە ڕوون کەمەوە، بەس ئێستا هەست دەکەم ئەگەر ڕوون نەکەمەوە لە کۆمنت
حەفت هەشت کەس دەنووسن ئەی لاپەڕە نازانم چەند، گوتم بە لە ئێستاوە ڕوونیان کەمەوە. ئێستا ساغ بکەوە پرسیارەیەک باسی دوو ڕێگە بکە لۆ نووسینی ژمارەی دەیی لەسەر شێوەی کرد و دوو ڕێگە نووسینی کرد پێویست ناکە باسکەین. ئێستاوە سعاتەکە یەک کاژێرە ئەمن باز دەکەم کو دەکەین تەمەشا دەکەین و لێرە چەند ڕەنووسمان هەیە و لە خوارێ ئەگەر 3 ڕەنووس بوو 3 سفری دەنووسین 1000 2 ڕەنووس بوو ئەو شتانە باسکە و هەروەها لێرە کووە چۆن دابەشەکەش دەکەین. ئێستا ژمارەیەکی دەیی و کەرتی بۆ هەر خاڵک بنووسە. خاڵی ئەو خاڵە ئەو پیتە دەچم دەگەڕێم لەو پیتەی ژمارە دەیەکە هەیە لە ئێستاوە 0.6 ئەمن چ دەکەم دەنووسم خاڵی یەکسانە بە 0.6 کەرتەکەش ئێستا چا دەکەم چونکە تەنیا و تەنیا یەک ڕەنووسم هەیە لە ڕاستی فاریزە کەواتە 6ەکەی دەینم داباشی دەی دەکەم ئەوە کەرتەکەشم دروست کرد. لێرانە دەنووسم خاڵی یەکسانە بە 6 بەش لە 10 چونکەوە 6 لە 10 دەخیندرێتەوە ئەوەی ڕاستی بێ. خاڵی ئەو خاڵە یەکسانە بە 0 و 3 و هەم لە هەمان کات یەکسانە بە 3 بەش لە 10 3 لە 10. ئەو خاڵە ئەو پیتە لە چێ ئەو پیتە لێرەیە نەزام لەبەر چ ئەو پیتە ناخۆشانە دەنووسن. ئەو خاڵە 0.9 وەکو کەرتیش بینووسم 9 لە 10 تا ئەو خاڵە 0.1 یەکسانە بە و هەروەها 1 لە 10 تا ئەو خاڵە 0.8 واتە 8 لە 10. ئێستا ژمارە دەیەکە بە شێوەی کەرت بنووسە 3 واتە 3 لە 10 63 واتە 63 لە 100 چونکە دوو دانەیە 10 واتە 10 لە 100 425 واتە 425 لە 1000 چونکە 3 دانەیە 55 واتە 55 لە 100 تا لەوەی زەحمەتتر نییە گۆڕینی کەرت. ئێستا ئەگەر بمەوێ تەماشایەکی لاپەڕە 148 دەکەم هەر نەبی هەندێکیان هەمووی نا. ئێستا کەرتەکە بە شێوەی ژمارەی دەی بنووسە 1 بەش لە 100 ئەگەر بزانم بخینمەوە دەشزانم وەکو ژمارەی دەی بنووسم ئەوەی ڕاستی بی 1 لە 100 واتە 1 لە 100 چونکە ئەگەر ئەوها بنووسم دەکا 1 لە 10 لەبەر هەندێ ئەوە هەڵەیە ئەو هاتەی نووسم 1 لە 100 3 لە 10 واتە 3 لە 10 1 لە 5 ئێستا دەبی دابەشی کەم 1 بەش لە 5 1 دابەش 5 ناکرێت 10 دابەش 5 2 کەواتە یەکسانە بە 0 و 2 لە 10 2 لە 4 دابەشی دەکەم 2 دابەشی 4 ناکرێت سفرەکی دادنێن 20 دابەش 4 5 5 4 20 تەواو هیچ نەماوە کەواتە 0 و 5 3 لە 8 دابەش دەکەم 3 لە 8 3 گچکەیە 8 گەورەیە ناکرێت 30 دابەش 8 3 جاران 8 24 دە چاری لێ بڕوا 6 سفرەشکە دادەنێم 60 دابەش 8 یەکسانە بە 7 7 جاران 8 56 60 56 لێ بڕوا 4 40 دابەش 8 5 کەواتە یەکسانە بە 0.375 3 بەسەر 8 0.375
ئێستا بچمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ژمارەیەکی دەی و کەرتی بۆ هەر خاڵک بنووسە. ئەو خاڵە بچم بزانم ژمارەی دەی نازانم لەبەر چ نووسرایە بنووسە، تەنیا خوێندنەوە ئێستا لێرە بەڕاست نەنووسرایە هەمویان ببورن. ئێستا ئەو خاڵە ئەو پیتە ئەو خاڵەی ئێرە ئایا دەکاتە چەند؟ ئەمن دێم ئێرە دەزانم دەکاتە 0 و 20، ئێرەش دەزانم دەکات 0 و 30. کەواتە ئەمن ئێستا دەبی بچم بگەڕێم بخینمەوە 0 و 21 0 و 22 0 و 23 0 و 24 0 و 25 ڕادەوەستم. ئەو خاڵە یەکسانە بە 0 و 25 بەش لە 100 وەکو ڕێژەی دەی کوبی نووسم دەکاتە 25 لە 100. ئەوە تەواو. خاڵەکەی دی خاڵی ڕ لێرە یەکسەر دەزانم چەندە ژمارەی دەیەکە 50 لە 100 دەنووسم کەرتەکەش 50 لە 100 ئەوها دەنووسم. خاڵی س دەچمە لای خاڵی س. ئەوە تا خاڵەکە ئەگەر ئێرە سیبی ئێرە چەندە 0 و 31 0 و 32 0 و 33 کەواتە 0 و 33 لە 100 وەکو ژمارەی دەی ڕێژەی سەدی وەکو کەرت و دەینووسم 33 لە 100. ئەو پیتی س خاڵی س. ئێستا بچمە لای خاڵە چی دیکە وەکو دەبینین چونکە هێڵی ژمارەکان دروست کرایە زۆر ئاسانە ئەمن خاڵەکان بزانم دەکەنە چەند، بەڵام ئەگەر بەخۆم دروستکەم ئەوە کێشەیە. پیتی د ئێستا ئەمن دەزانم ئێرە 0 و 7 ئێرەش 0 و 8 کەواتە 0 و 71 0 و 72 ببورە 0 و 71 0 و 72 0 و 73 0 و 74 0 و 75 وەکو ڕێژەش بنووسم یا وەکو کەرت 75 بەش لە 100. زۆر ئاسانە. خاڵی د تەواو بوو. ئەو خاڵی خ لێرانە ئەگەر ئەوە 0 و 8 بی 0 و 81 0 و 82 0 و 83 0 و 84 0 و 85 و دەکاتە 85 دا بەش 100. یەکسان دەبی بە 85 دا بەش 100. ئەوە تەواو بوو. ژمارە دەیەکە لەسەر شێوەی کرد بنووسە. ئێستا وا بزانم پێویست ناکە ئیدی هەموو کەس دەزانی کو دەینووسی 8 لە 10 37 لە 100 90 لە 100 125 لە 1000 33 لە 100. کەرتەکە بە شێوەی ژمارەی دەی بنووسە 8 لە 100 ئەوها دەنووسرێ 8 لە 100 7 لە 10 7 لە 10 1 لە 4 ئەمن دەبی هەمیشە لە دەیان لە 100 بنووسم نابێ بە شێوەیەشکە بنووسم دابەشی دەکەم 1 دابەش 4 ئەوها لێرە 1 دابەش 4 ناکرێت 10 دابەش 4 2 جاران 4 8 10 لێ بڕوا 2 سفرەکی دادەنێم 20 دابەش 4 یەکسانە بە 5 کەواتە 0 و 25 0 و 25 لە 100 4 دابەش 5 سفرەکی زیادەکەم 40 دابەش 5 8 لە 10 7 دابەش 8 لێرە دەتوانم دابەشەکەی بکەم 7 لە 8 7 دابەشی 8 دەکەم 7 گچکەیە و 8 گەورەیە 7 دابەش 8 8 8 جاران 8 64
حفتە شەست و چاری لێ بڕوە شەش، شەستا بەش هەشت حەفت، حەفجاران هەشت پەنجا و شەش، شەست پەنجا و شەشی لێ بڕوە دەمینێتەوە چار، چل دا بەش هەشت پێنج، کەواتە یەکسانە بە 0,875. خشتەکە تەواو بکە بۆ ڕوونکردنەوەی هاوتابوون لە نێوان ژمارە دەیەکان و کەرتەکان. ئەو خشتەم هەیە 0.56 لێرە وەکو کەرت نووسرای 56 لە سەد، 0.4 دەکاتە 4 لە 10، 4 لە 10. نیو یەکسانە بە 0.5 چونکە دادا بەش دوو یەکسانە بە 5، 3 بەسەر 5 دابەشی دەکەم، 30 دابەش 5 6 کەواتە یەکسانە بە 0.6. لێرە 295 دابەشی 1000، 3 بەسەر 4 هەمووان دەزانین دەکا 0.75 لە 100، 0.8 دەکا 8 لە 10، 35 لە 1000 دەنووسرێ 0.035 لە 1000، 0.73 دەکاتە 73 دابەش 100. هێڵی ژمارەکان بکێشە و خاڵە گونجاوەکان بۆ ژمارەکان لە پرسیاری 40 هەتا 43دا بنێ. ئەو ژمارانەی دەکەوێتە ناوەڕاستی دووری نێوان 0 و 1 چەندە؟ ئەگەرە من هەمان هێڵی ژمارەکان بەکاربینم بە خۆم نەچێشم بە ئەوانە تۆزە بسڕمەوە